روزێکی مامۆستەیەک تێ پۆلێ لێ دەنەرە خوێندەکە ڕەحەت ناسەکەنم بەرێ خۆدەوان و ژوانە وهات بێژن لەسەر تەخت یەکێ دنویسە ڕقەما یەکێ دنویسێ دەبێ ئەف کەسایەتە شخصیەتە دەبێ کەسایەت شخصیەت پڕ مهمە پشرە لە کێلەکە یەکێ سفرێکیش دنویسی دەکرد دە دەبێ ئەف ژی سەرکەفتنە ونەکێ بوو شەغۆلە ونکان یەکا خۆ بکرد دە لە کێلەکە دەها دەهێ سفرێکی دیش دنویسی دەکرد سەد دەبێ ئەگەر تەجروبەیەوە باش بێ و تێگەیشتی بێ ونکانە دەها بکە سەد ژی پشرە سفرێک ژی داتینی بەر و پشرە سفرێک ژی هەروەها دەبێ ئەف زانستێ ئەف زانینە و لێ زێدە دەکە حتاکە درێژەکە پشرە بەرێ خۆدە خوێندەکارە دەبێ لێ بنەرە ئەگەر کەسایەتەوە شخصیەتەوە باش بێ ونکانی یەکا خۆ پڕ زێدە بکە لێبەلێ پشتی وەڤا زێدە کرد ئەگەر ون بێ شخصیەت بێ کەسایەتەوە تو نەبێ وێ یەکێ ژێ دەبێ لێ بنە دەبێ کۆمەک سفرما تو قیمەتە وا سفرنا تو نەیە